الشركة اللي مع التسجيلات هذول بعد هو يرتبط بالمكتوبة يتابع الناس ولا لا؟ سلامة شكرا شكرا إذا قريت
ayağının ekranı verelim.
يبي كركة
بەڵێ سەبارەت ئەمڕۆ ئێمە لە دەرەوەی یاریگای خۆمان لەگەڵ یاری هەندریانە لەم قۆناغەدا یەکەم یاریمان لەگەڵ هەندریانە ئێمە لە مەرحەلەی ترا لەو تیپانە بوو کە لەگەڵ ئێمە بوو عادەتەن یەکەم یاری نەختێ زەحمەتە لە دەرەوەی یاریگای خۆت بێت بەڵام سواز بخوا هەردوو گێمەکە ئاستێکی باشمانوان بەڵام لە گێمی دووەمە ئێمە نەختێک لە ڕووی هەجەماتەوە باڵا دەستتر بووین بەتایبەت لە دقەی خولەکی 85 جامانتوانی گۆڵی بردنەوە بکەین لە ئەنفرادا بەڵام بەهەرحاڵ لە دەرەوەی یاریگای خۆت بتوانی خاڵی وەرگریت خراپ نییە هیوادارم ئینشاءالله بتوانین لە یاریگانی داهاتوە دوو یاریمان لە یاریگای خۆمانە بتوانین استفادە لە دوو یاریە بکەین و توانین ئەنجاممان باشتر بێت ئینشاءالله سەر خۆش بێت کاکا دکتۆر بسم الله الرحمن الرحیم بەناوی خۆی گەورە وەڵڵی لە وەکو ئاست ئێمە باش نەبوون بەڵام چی بکەن تۆپی پێ هەروایە و دەستخۆشی لە هەموو یاریزانەکان دەکەم ئینشاءالله لەدا یاریەکانی داهاتوو باشتر دەبن ناوەڵە ئاستەکەمان زۆر خراپ بوون ئەوڕۆ وڵی نازانم هۆ کارەکەی چییە هەر لەوانەیە لەبەرەوە بیچکە نازانم لەبەرەوە قۆناغی دووەم کە یانەی شێروانە کوبرێ لۆ ئێمە نوێ بوو یارێکەمان نەبینی بوو کوبرێ لاعیبەکان نازانم وەکو ئاست باش نەبوون دەستخۆشیان لێ دەکەم لە یانەی شێروانەش دەکەم دەستان خۆش